مەسەلەی ئەو هێرش و پەلاماردانەی تورکیای ئەوڕۆ نییە لە 2000ەکانەوە بەردەوام تورکیا خاچی کوردستان دەبەزێنێ. ئەوەژم پێم وایە ئەوە باگراوندێکی قوڵی هەیە. تورکیا دەیەوێت ویلایەتی مووسڵ کە کوردستانەوە تا سلێمانی دەڕوا بیگرتەوە داگیری بکە، بەڵام بەس وەکو پەکەکەی کردیتە بیان و لای نێودەوڵەتیش و یوێنیش بێتە سەرخەت. بەڕاستی ئێستا وەکو ئەوڕۆ من لە هەواڵەکان گوێم لێ بووە 100 کیلۆمەتر بە پانایی 40 کیلۆمەتر تورکیا هاتوو ناو خاکی کوردستان، 40 کیلۆمەتر بە پانایی و 100 کیلۆمەتریش بە درێژی. یعنی بەچێ ئەوە ڕۆژ بە ڕۆژ تورکیا دێتە پێش. یعنی ئەو منتقەی دوهۆک و ئاڤاشین ئەوانە وردە ئەوە هاتە پێش. یعنی بەڕاستی ئەگەر حکوومەتی هەرێم و وڵاتانی زیلهێز و یوێن ئەوانە نیانە سەرخەت، پێم وایە تورکیا وردە منتقەی کوردستانی باشوور و هەولێری دەگریت. من وە خوێندکارێکی زانکۆی بەشی مێژووکە خۆم خوێندکاری بەشی مێژوومەکە و ڕووداوانێک کە لە دێر زمانەوە ڕووداوەوە کاریگەرێکی زۆریان لەسەر کوردستانە بووە، بەڵکو ئەگە بگەڕێنەوە بۆ شەڕی چاڵدێران لە ساڵی 1514 ڕوویداوە لە لێوان تورکیا و سەفێویەکانی ئێراندا و بە بەردەوامی هێرشیان کردوتە سەر ناوچە کوردنشینەکان و ناوچە کوردستانەکە. کاریگەرێکی زۆر خراپی لەسەر کوردستانە بووە بە توانکەی ئێستا و کاریگەرێکە ئێستا لەلایەن تورکیاوە دەکرێتە سەر ناوچە کوردنشینەکان، کاریگەری ئابووری، کابووری سیاسی، کابووری خراپبوونی پەیوەندی کۆمەڵایەتەکان. بەڵکو ئێستا دەبینین حکوومەت خۆی بە شتێکەوە سەرقاڵ کردووە، باز ئافرەتێکی ناوەتە سەرجادەکان و لەلایەکی تر باز لە ئافرەتێکی تر لە سولێمانی دەکرێت کە ئەوانە بۆ تۆشەوەکاری خەڵکە سەبارەت بە ئەم پێشلکارانەی لەبەر خەڵک بەرێتەوە. بە ئەم لاەنە سیاسانەی کە بەژان لە حکومڕانی دیارە لە نێوان ئەواندا پەیوەندیەک هەیە یا پەیوەندێکی ژێربەژێر هەیە، ناتوانن هیچ قسەیەک بکەن. دیارە تووشی ئەوانشی هەموو کوڕیەوەتەوە هیچی ناتوانن هەڵوێستێکیان هەبێ، بەڵکو ئەوەی کە ئەو هەڵوێستە هەبێ بەیاننامەیە. بەیاننامە من ێستا دەتوانم دەرکەم کە نەچێتە بواری زێبەجێکردنی ئیسفادەیچی هاوڵاتیان کە بەچی بێزن کە ئەوەش دەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە هەموو لایەنە سیاسەکان هاوڵاتیانی کورد دابەش بۆتن بەسەر لایەنە سیاسەکان، هەندێک بێدەنگیال بژاردووە، هەندێک هەڵوێستی، هەندێک لە ناوە ڕاستە، کەواتە هاوڵاتیانی کوردستانیش بەتەنیا هیچیان پێ ناکرێت، بەڵکو دەبێت لە سەرەوە و بەیاننامەکەی سەرەوە بچێتە بوار زێبەجێکردنەوە، گوروتین بدەنە خوارەوە بۆی هاو دەنگیانە بێ. تورکیا بۆ ئامەزانەی دەوێت تەواو بە تەواوەتی سەردەمی ئەتاتورک، سەردەمی دەوڵەتی عوسمانی دەست پێ بکاتەوە، بە تەواوەتی دەست بەسەر کوردستان دابگرێتەوە، چۆن مرشینی عوسمانی ماوەی 400 ساڵ حکومڕانی کرد، بەڵکۆرە ئەو ئامەجەیە دەست بەسەر داکردنی کوردستان.